ددما گوه فیمانیان اجتماعی سوری دخواز آلیکاریه که بکش بو پنابرین سوری لهمو ولاتن جیهانه ده شانده یک جه فیمانیان اجتماعی سوری و نونرین انجمانان اجتماعی کردی لحرم کردستانه سردانا کامپین پنابرین سوری لحرم کرن و تیدا جیگری سروکه فیمانیان اجتماعی دکتر حکیم بشار گوت گو او بسدمادانینا راپورتا که تایبت لسروشا پنابرین کرد لحرم کردستانه تا گو او بگهینن ریخستنین ناف دولتی امیل جناک کمیتا که تایبت چکن کمیتا ده سروکاتیاوی ده آسیا کمیتا کاری بس مسئله پنابرای هر کامپک که مایوی چنه ایشی چنه دردی چنه امی چای چرا سر بکن امی محاوله بکن در یه هنگ دستگهره که بگین وی هی آهانی وی کمیته هانی او کمیته هانی هر در یه خلقی خین یا در یه مره یا در یه خوی مباشره در یه ناف دولتی خین در یه انجمن ناف دولتی خینه که چاو امکاری بین ایشو دردی و خچار اسلام جالی خوفه پنابرین روجاوای کردستان گلی و گازنین خواج اپوزیسیونی و هفمانیه کرن جبر گوته آلیکاریان جوان را پیشکش نکرنه شهمو آلین هوارچونی و تندرستیه و تاج آلیه خوندنه و ائتلاف يعني لازم ضغط كيف منظمات دولية يعني خدمات وكيل باكم بعد أنا يقدر من البرش يعني أكيد مثلا لازم ضغط كتشي ضغط كوهر يصير منظمات المخاطرة خدماتي كامل بن آلية تندرستية داعية زانكوا دايت تعليمي إدوكيشن حمودشتي يعني أرمان جسالك سردان وها جوه فيمانيان اجتماعي خوبك شريكة پنابراد إيشي وخوشية ده تایبەتی دوان ڕۆژن جەژنێدا هەروەها ئۆپۆزیسیۆن هەوڵ دەدن گۆهن پرۆژەیەن سەرەکە بجی بکەن لە هەرێمێ لەدەمەکە نزیک ئێمە بڕاستی وەک مەشاریع سێ ئۆڤیس پێشیامەنە یەک جێ ئاواکردنا ئۆڤیسا ئالیکاریە ئال بوارێ ئێغاسێدا یەک ئۆڤیسێکە بوارێ خوێندەکارەدا هەنە گوهدان بوارێ خوێندەکارەدا ئۆڤیسێک بوارێ تەندروستیدا ئەف هەر سێ ئۆڤیس وەک مەشروعی سەرەکەنە پێشیامەدا ئەم بکارن دەمەکی نێزیک و ئاوا بکەن و ئەو بکارن گوهدانی بۆدای پەنەبەرە تێزانین گۆبەریا دەمەکێ سەرۆکێ بەرەیە هەفەیمانیان نیشتمانی ئەحمەد الجەروا سەردانا هەرێمە کرد و هەن هەفدیتن لەگەل سەرکردن هەرێمە کرد ئەڤە بوو 4 ساڵ پەنابەرن ڕۆژاوایە کوردستانê رەخنێ خۆڵ ئۆپۆزیسیۆنێ دکن ji ber got te alîkarên ئۆپۆزیسیۆnê nakê wan gelo ev serdanên dawî wê te alîkariyan bigihîne wan ji bo bername Kraman Heso kampî gewre gost